سڵاوتان نەبێت. ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری وزە زانیاری گرنگ لەبارەی هەناردەی غازی هەرێم بۆ وڵاتانی ئەوروپا ئاشکرا دەکات و ماڵپەڕی فەرمی حکوومەتی بەریتانیاش وردەکاری سەردانەکەی بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا دەخاتە ڕوو. بە جۆرەی هەواڵێکی ماڵپەڕی فەرمی حکوومەتی بەریتانیا لە سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ ئەو وڵاتە باسی لە نێت و نیازی حکوومەتەکەی کردووە لە هەناردەکردنی غازی هەرێم بۆ ئەوروپا. ئەوەش هاتووە سەرۆکوەزیرانی بەریتانیا لە داونینگ ستریت پێشوازی لە مەسرور بارزانی کردووە و باسییان لە پتەوکردنی پەیوەندەکانی نێوان هەردوولا کردووە و جەختیش لە پەیوەندی مێژووی شانشینی یەگرت و گەلی کورد کراوەتەوە. هەر لەو هەواڵەدا ئەوەش ڕوون کراوەتەوە هەردوو سەرۆکوەزیران جەختیان کردوتەوە هەلوو دەرفەتی زۆر هەن لە نێوانیان لە بواری بازرگانی و بەرهێنان و باسیش لە ئاڵنگاریە ئەمنی و هەرێمیەکان کراوە و سەرۆکوەزیرانی بەریتانیاش پابەندی خۆی بە پاراستنی دەستوری عێراق و سەقامگیریەکەی و بەرەنگاربوونەوەی داعش دووپات کردوتەوە. لەو دیداری بارزانی و جۆنسۆندا سەرۆکی حکوومەتی هەرێم باسی لە نێت و نیازی حکوومەتەکەی کردووە لە هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان بۆ ئەوروپا و لە بەرامبەریشدا سەرۆکوەزیرانی بەریتانیا سوپاسی بارزانی کردووە لە پشکداری هەرێمی کوردستان لە یارمەتیدانی ئەوروپا بۆ کەمکردنەوەی پشتبەستنیان بە نەوت و غازی ڕووسیا. لەلایەکی دیکەشەوە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری وزە دەڵێت بە هاوکاری عێراق ئەو گازەی زیادە دەتوانین بینێرینە دەرەوە بۆ ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە چونکە تورکیا باشترین و کورتترین ڕێگایە بۆ هەناردەی غازەکەمان. ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بادەنگی ئەمریکای وتووە دەستپێشخەریەکەی هەرێم لە بەغدا پێشوازی گەرمی لێکرا. دەستپێشخەری هەرێم بۆ بەغدا ئەوەیە پێیان دەڵێن ئێمە ئامادەین ئەم کێشەیە کێشەی هەرێم و بەغدا لەسەر نەوت چارەسەر بکەین لە ڕێگەی ئەوەی دەرفەت بدەن یاسای نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لە کابینەی نوێی حکوومەتی عێراق دەربچێت و ببێتە بنەمایەکی دەستوری و کێشە لە قوڵاییەوە چارەسەر بکرێت. دەژڵێت ئەگەر هاوکاری ئێمە بکەن هەم بەغدا و هەم کۆمپانیای بیانی لە دۆخێکی هێمن و سەقامگیر بێت دەتوانین پێکەوە بەرهەمی غاز زیاد بکەین و ئەوەی پێشمان بکرێت بۆ ناوخۆ بەکاری بێنین. بە هاوکاری عێراقیش ئەوەی زیاد بێت دەتوانین بینێرینە دەرەوە بۆ ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە. جەختیشی کردوتەوە ئێمە هەمانگی لەگەڵ بەغدا دەکەین دواتر ئەو غازە دەنێرینە دەرەوە بۆ ئەوروپا. بەڵام ئەگەر ئەوان لەگەڵمان نەبن وەتا عێراق بێ ئەوان ئەو کارە ناکرێت.